وەک خۆت ئاماژت پێدا وتت ماوەیە کە پێش ئێستا لە چوارچێ پرسی ئاشتی سەردانیەکان بۆ ئیمراڵی بووە سەرەتا مێوە بڵێم ئەو حقیقەتەی کە هەمیشە وترا و ئەڵێ ئەوترێتەوە کە پرسی چارەسەری و پرسی ئاشتی لە ئیمراڵیدایە فعلەن بەکردداری سەلمێنرا کە پرسی ئاشتی لە ئیمراڵیدایە خۆشبەختانە ینی لە دوای پەیامەکەەوە پەیامەکە پامێکی قوڵە و ئەبێ بە شوێکی قوڵ لە پامەکە تێ بگەین لەوانەیە هەندێ چۆن بڵێ لە پەرۆشی خۆیانە بە شێوازێکتر لە پامەکە تێگەیشت بێتن یاخود هەندێکشی بەداخەوە تا ئێسا لە وەکو ئەمرازی شەڕی تایبەت هەمیشە ئەو ڕێبازی شەڕی تایبەتیان بۆخان هەڵبژاردووە لە چوارچێوەی پامەکە کەوتنە ئەوەی کەوا شەڕی تایبەت بەرامبەر بە ڕێبەرابەر خۆی ینی بەسەن لەو چوارچەوەی پامەدا شەڕی تایبەت بەرپا بکەن لە چوارچەوەی ڕێبەر ئاپۆدا ینی مەسەلەن دژاتی گەل بکەن بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ کە 26 ساڵە لە ناو زینداندا خەبات و تێکۆشان ئەکا بەلا ڕێدا بەرن یاخۆت کە خەباتی هەموو تەمەنی کە لە ناو خەباتا بۆ ئەو 50 ساڵی کە خەبات و تێکۆشانی کردووە بەڵام مرۆڤی ئازادی خواست کوردی بەڕوومەت لە ڕێبەرەکەی تێ ئەگا ئەزانێ وشە بۆ وشەی ئەو پەیامە چمە بەستێکی تیا بووە لە سەر و هەمووە کە ئێمە سەرەتاگە سەری پەیامەکەکەین باسی کۆمەڵگایەک ینی باسی ئاشتی و دیموکراتی ئەکەر ینی دیموکراتی بۆ کۆمەڵگا و خۆشبەختانش ئەمڕۆ کە یەکی ئازار وڵامی پەکەکە بۆ پامەکەی ڕێبەر ئاپۆ کە ئاگربەستی ڕاگەیان لە هەموو ئەمانە پێمان ئەڵێ کە کورد لەوەتی هەیە ویستێتی پرسەکانی خۆی بە ئاشتی چارەسەر بکە بەڵام بەداخەوە بابەتی چەکیش بابەتێک بووە کە بە زۆر ئێمە پێمان هەڵگیرا ینی ناچاری وامانی دەکرد کە ئەو چەکە هەڵبگرین کورد بەگشتی هەموو ینی چۆن بڵێ حقیقەتێک هەیە کە تۆ مافێکرد لێ زەوت کرا حتا ئەو پەڕیتوانە بە فشاری مەدەنی بە هەوڵ و بە تێکۆشان تۆ هەوڵی ئەوە ئەدەیکەوە مافەکەت بەدەستبێنی بەڵام کە کاتێک گەیشتە ئەوەی کەوا هەر دژایەتیت کرا ناچار ینی دوا ڕێگا کە دەستی بۆ ئەبەی چەکە و نیسەماندەلا قسێکی جوانی هەیە کە لێ مافی کورد بدا چەکەکانی خۆی بێدەنگە بێ و ڕێبەر ئاپۆژە ناو پەیامەکەیدا بە جوانی ئاماژەی پێداوە ئەڵێ ئێمە لە کاتێکە کە چەکمان هەڵگرتووە ناچار کراوین یعنی هەموو ڕێگایەکی دیموکراتیمان تاقی کردەوە و ئەو سەردەمەش تا ئێستا ئێمە خەباتی چەکداری و خەباتی سیاسیشمان کردووە ئەمڕۆ ئیتر جیهان لە گۆڕانکاریدایە گەیشتێتە ئەو قەناعەتەی ئیتر بمانەوێت بە دیموکراتی و بە ئاشتیانە پرسەکان چارەسەرکەین هەر سەرەتاش ڕێبەر ئاپۆ کە لە یەکەم هەنگاوی بەرەو ئەوروپا ناکە بۆ ئەوەی کە پرسی کورد بە پرسێکی لە چارچەوەی ئاشتی و یاسایی و دیموکراتیدا چارەسەرکرا بەڵام بەداخەوە ینی وڵاتانی زلهێز کە کۆمپڵۆی نێودەوڵەتیان کرد بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ بەڵام لە دوایشدا هەر ئەوان شکستیان هێنا ڕێبەر ئاپۆ سەرکەوت گەلی کورد سەرکەوت کە ئەمڕۆ دووبارە ئەچنەوە بۆ ئیمراڵی دووبارە پرسی چارەسەری و پرسی ئاشتی کورد لە ئیمراڵی دەست پێ ئەکاتەوە و ئەوەش بوو ینی ڕاستیەکەی بۆ ئێمە لە دوای 26 ساڵ کە بۆ یەکەم جارە بتوانین دڵنیابین لەوەی کە لە تەندروستی ڕێبەرەکەمان کە ڕێبەرەکەمان گەشتوتە ئەم ئاستی کە ئەمڕۆ لە دوای ئەو هەموو گۆشەگیریەکە بەسەرا هاتووە بەڵام ئەو هێشتان لە خەمی گەلەکەیەتی لە خەمی ئاشتیە لە خەمی گەلانی هەموو ناوچەکەیە ئێمە ئەبێ ئاماژە بێ خاڵێکی زۆر گرنگ بدەین کە ڕێبەر ئاپۆ تەنها تێکۆشانی بۆ گەلەکەی خۆی کە گەلی کورد نییە بەڵکو تێکۆشانی بۆ تەواوی مرۆڤایەتی کردووە لە ناوچەکەدا بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو نەوتەوە جیاوازەکانەوە پرسی چارەسەری پێ بووە و ئەمڕۆژ ئەو پەیامە بەڕاستی تەواو یعنی ئەوەی لەسەر شانی کورد بوو لەسەر شانی ڕێبەر ئاپۆ بوو ئەنجامیدا بە زیادیشەوە ئەمڕۆ تۆپەکە کراوە تا ساحەی دەوڵەتی تورکیا دەبێت دەوڵەتی تورکیا ئەو زەمینەیە ساسکە بۆ ئاشتی چکۆم ئاشتی و هەر کارێکی تر نەکار ئاشتی ناتوانرێ بێگلانە بکرێ و ڕێبەر ئاپۆش ئاماژەی پێداوە کە ئێمە لە کۆتایی لە دوانەکەدا کە سوراسرەیە ئاماژەی پێدا کە ڕێبەر ئاپۆ بەشاندەکەی وتووە کە ئەبێ ڕەوشێکی یاسایی و دیموکراتی بڕەخسێنە بۆی بە پراکتیک چەکدانان بێتە ئامانج بۆیە یعنی ئەمە وای کرد کە تۆپەکەی خستە ناو ساحەی تورکیاوە و لە لایەکی ترەوە وەک ئەیبینین ئەمە تەنها تورکیانە بەڵکو هەموو ئەو وڵاتانی کە تا ئێستا پەکەکان لە چوارچێوەی لیستی تیۆرادا هێشتۆتەوە و بەرامبەر بە دۆزی کورد بەرامبەر بە پرسی کورد کە
بێخەم بوونە ئەمڕۆ ئەوانش کەوتنە ژێر بەرپرسیارەتێکەوە کە کورد بەڕاستی نەتەوەیەکی ئاشتی خوازە کورد هەمیشە هەنگاوی بۆ ئاشتی ناوە ئێستا لەسەر ئەوانە ئەو دەرفەتە و ئەو زەمینە سازیە بکەن بۆی بتوانین ئەم پرسی ئاشتی بە ئامان بگات جارێ بۆ سەبارەت بەوەی کە ئەمە فرۆشتنی کووردە یاخود چەکدانانی بابەتی پەکەکە بۆ چەکدادان بەڕاستی یعنی تا ئێستا خەڵک لە پەکەکەش تێنەگەیشتووە پەکەکە بە درێژایی مێژوو لە دروستبوون تا ئێستا بە بەردەوامی خۆی نوێ کاتەوە دووش پەکەکە خاوەن ئایدۆلۆژیایەکە یعنی ئەمڕۆ ئەگەر ڕاستت بێ پەکەکە ڕاستە وەکو بابەتی چەکداری ینی ئەوە بەشێکیانە بەڵام پەکەکە ئەمڕۆ دەنگی لە هەموو جیهانە ڕەنگی لە هەموو جیهانە ینی بە ئایدۆلۆژیای پەکەکە کار و خەبات ئەکرێ پەکەکە ئایدۆلۆژیای پەکەکە چییە ئاشتیە پێکەوە ژیانە مافی هەموو گەلانە کۆمەلگایەکی دیموکراتیکە یعنی ئەمانە هەمووی لە چوارچێوەی ئایدۆلۆژیای پەکەکەدایە یعنی چەکی پەکەکە پێش ئەو چەکێکە کە بە وەکو ناسنامەیەکی شەڕی پێ ئەکرێت چەکی پەکەکە چەکی ئایدۆلۆژیەکەیەتی ئەمڕۆ بەدەستی هەموو کوردێکی بەڕوومەتەوەی بەڕاستی بۆیە ئەبێ خەڵک زۆر لەوە باش تێ بگا کە دانانی چەک ئێمە هەڵگرتنی چەک زۆر ئاسان نەبووە بۆ پەکەکە و بۆ هەموو کوردیژانی کورد لە هەر شوێنەکە چەکی هەڵگرتەوە بۆ خەبات و تێکۆشان ئاسان نەبوو هەڵگرتنەکەی و دانانیشی ئاسان نییە دانانیشی ئەبێ زەمینە سازیێکی بۆ بکرێ ئەبێ ینی بەرامبەر بەچی بەرامبەر تو ئەبێ زەمینە سازیەکی دیموکراتی لە چوارچێوەی یاسایە ینی ئێمە کە باسی تورکیاکەین تورکیا دەبێت لە دەستورەوە دەست بەوە بکە ینی تۆ بابەتی هاوڵاتی بوون تەنانەت لە ناو تورکیشادا ینی خەڵکانێکی ناو تورکیاش خۆیان ئاماژیان بەوەدا دەبێت دەستور دووبارە بنووسرێتەوە بابەتی هاوڵاتی بوون ئەبێ زۆر بەجددی کاری بۆ بکرێ ئەبێ هەموو مافەکانی گەلانی ناو تورکیا پارێزراوە بێ بەگەلی کوردیشەوە یعنی کە ئەمە باسی ئەوە ئەکەین تۆگەش وەک ئاماژەم پێدا تۆپەکەی سە لە ساحەی تورکیایە بمانێ بێوێ بەڕاستی پەکەکە بە پراکتیکی چەکدا بنا دەبێ ئەو زەمینە سازی بۆ بکە ئەبێ لە ڕێی یاساکان و زەمینە سازی بۆ بکە هیچ شتێ بە ینی بە مقابلی یەکلایەنە نابێ بە تاگلایەنە نابێ بە هەردوو لای بیکەوە ڕێبەر ئاپۆ لە پەیامەکەی زۆر بە جوانی ئەمەی ئاماژە پێداوە و خۆشبەختانە پەکەکەش بە هەمان شێوە وەڵامی خۆی داوە تا ئەگەر بەستی ڕاگەیان ینی ئێمە بیرمان نەچێ کاتێک باسی پرۆسی ئاشتی کرا لە سەرەتای دەستپێکردنیەوە باسی پرۆسی ئاشتیەکرا بەڵام تورکیا هەڵوێستەکانی تورکیاچی بوو لە چوارچێوەی پرسێکی دیموکراتی شارەوانەکان هەڵبژێردرا بەڵام تورکیا چی کرد لەلایەکەوە پەنای بردە ئیمراڵی بۆ پرسی ئاشتی لەلایەکشەوە ئەچوو سەرۆکشارەکان لا ناو قەیومی ئەکردە سەری و بگرا زیندانیشی ئەکردن ئەمە ناو ئەنەن چی ینی خەڵک ئەبێ خۆی بیر لەوە بکاتەوە دوو لەلایەکەوە هەر ئەو ئێواری کە لە دوای پەیامەکەی ڕێبەر ئاپۆ ئەو شاخی مەتینەیدایە بەر هێرش یعنی ئەمان جگەلەوە سەرباری ئەوەش هێشتا پەکەکە ئەمڕۆ یەکی سێ ئاگربەستی ڕاگەیاندەوە ئەڵێ ئێمە هیچ هێرشێکی چەکداری ناکەین جگە لەوەی کەوا ئەگەر هێرشی چەکداریمان بکرێتە سەر ئاگربەست ڕاگەینین بەڵام لە سەرەتاشەوە بەرپرسانی پەکەکە ئاماژەیان بەوەدا کە ئێمە ئازادبوونی فیزیکی لابردنی گۆشەگیر و ئازادبوونی فیزیکی ڕێبەر ئۆجەلان مەرجی سەرەکیە بۆی کە پەکەکە بتوانێت ینی جێبەجێکردنی پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان ئەنجام بدە بۆیە لە ئێستاشدا ئەوە تا ئەبینین بە هەمان شێوە وەڵامەکەیان داوە کە ئازادی ڕێبەر ئاپۆ و خۆی ئامادەبوونی خۆی لە کۆنگرە و بڕیاردانی بە هەڵوەشاندنەوەی پەکەکە بێ بەڵام لێرە خاڵێکی زۆر سەرەکیە هەڵوەشانەی پەکەکە دووبارە لە دایکبوونەوەیە یعنی ئەبێ و خەڵکە باش تێ بگە ئەوە نییە کە بڵێنی تر ئێمە تەواو چەک دانین دانیشن لە ماڵەوە هیچ خەباتێ ناکەین خەباتەکە ئەگۆڕێ بە خەباتێکی تر وا خەڵکی ئەبێ لەوەش باش تێ بگە ئێمە یەکسەر کە بڕیاری ئەوەیدا بەگەکە ناچێت بچێت چەکەکەی دابنات و لە تەواو کۆتای پێات ئەمە چۆن بڵێ ئەتوانین بڵێن دەستپێکی پرۆسەکەیە دەستپێکی پرۆسەکەیە ئیتر لە داهاتوودا دەرەئەکەوێ وەڕێبەر ئاپۆ لە ناو پەیامەکەشی وتووە توێتی هیچ هێزێک هیچ پارتێک بە زۆر هەڵناوەشێتەوە تۆ ئەبێ زەمینە سازی بۆ بکەی کە زەمینە سازیت بۆ کرد ئەو کاتە دەرەئەکەوێ ئایا پەکەکە بەڕاستی ئاشتی خوازەیانە و لە ئێستادەوە هەنگاوی ناوە ئەو هەموو شتێکی خستۆتە بەردەم تورکیا ئەمڕۆ ئەوەی کە ئەبێ وەڵام داتەوە تورکیا و
کۆمەڵگای نێودەوڵەتیە وڵاتانی زلهێزە کە ئەبێ هەنگاوی یەکەمیان دەرکردنی پەکەکە لە تیرۆر تۆ کاتێ دانیش دانوستاندن لەگەڵ کەسێکاکەی باسی پرسی ئاشتی ئەەکەی تۆ لەناو لیستی تیرۆرە دادناوە لە چی یاسا و ڕێسایەکەیە تۆ لەگەڵ تیرۆریستێکە دانیشتی باسی پرسی ئاشتی بکەیت نییە تۆ بێ یەکەم هەنگاوی ئەوە دابنێ یەکەم هەنگاو ئەبێ ڕێبەرەکەی ئازاد بکەیت کۆنگرە بکەن و لە چوارچێوەی ئەو بابەتی تیرۆرە بێتە دەرەوە ئەو کاتە تو ئەبێ هەموو لایەنێک هەنگاو بنە ئەوەی لەسەر شانی کرد بوو لە کۆتاییدا ئەوەیە کەوەی لەسەر شانی کرد بوو لەسەر ڕێبەر ئەوجەلان بوو لەسەر پەکەکە بوو ئەوە بوو کە ئەوان هەنگاوی خۆیان نا و ئەوەی ماوەتەوە ئەمڕۆ تورکیا و دەوڵەتی تورکایە ئەبێ هەنگاوی خۆی بنێ خەڵکیش هەمیشە چاوەڕێکەوە ئێمە خۆمان بڕوامان بە بەڕێبەرەکەمانەیە و بڕوامان بەڕێبەر ئاپۆیە بڕوامان بە دۆزی کووردە بە پرسی کووردە و ئەزانین ئەو تێکۆشانە کۆمەڵی خوێنی بۆ ڕژراوە نەهامەتی و قوربەسەری بۆ ڕژاوە ئەوەندە بە ئاسانی تەسلیم نابێت بەڵکو چاوەڕێی زەمینە سازیەکەی ئەکا و ئاشتی لە ناو کرۆکی ڕاستەقینەی پرسی کوردایەوە کوردیش هەمیشە هەنگاوی بۆ ناوە و پەشیمانیش نییە لێ و خەبات و تێکۆشانیشی بەشێکی ئەگەر چەکداری بێ بەدایان بەشی ئاشتی بووە و لە شێوازی دیموکراتی و یاساییدا بووە.